دوێ لە سوودەکانمان لە شاری سێمانی و ماوەسانوەر سپاس بۆ دەرفەتەی بێمەدا ئەمەوێت بپرسم کە دۆخی سیاسی هەرێم و خراپی ژیان و گوزەرانی خەڵکی تاکەی بەم شێوازە ئەبێ بەردەوام بێت. بەڵێ بەنای خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆم دەرفەتە. دیارە نالەباری بارودۆخی هەرێمی کوردستان و دۆخی گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەیشتۆتە چڵەپۆپە و ئەوەی جێداخە خەمساردی حکوومەتی هەرێمی کوردستانە وەلایەنە دەسەڵاتدارەکانە لە هەرێمی کوردستانە کە زۆر بێباکانە ئەڕوانە بۆ ئەم بارودۆخە. ئەمەش بەڕاستی حاڵەتێکە جێگەی نیگەرانیە. هیچ حکوومەتێک لە دنیا کاتێک کە هەستەکە هاوڵاتیانی لی بەگلەین و داواکاریان هێلی و بەڕاستی داوای چاکسازی لێ ئەەکەن ئاوا بەم شێوەی ئێمە ئەیبینین لە حکوومەتی هەرێم ئاوا خەمسار دانانیشێ. ئەمە یەکێکە لە حکوومەتە عەجایبەکانی دنیا کە بەداخەوە ئەمڕۆ ئێمە ئەیبینین و ئەوە تا شین و توێژەکانی هەرێمی کوردستان دەست دەکەن بە کۆکردنەوەی سوال و سەدەقە لە هاوڵاتیان زۆر بەداخەوە. ئەوایە ئەم حکوومەتە لەسەر بچووکترین ئەو هەنگاوانە کە شکە حەو ڕێکخراوی کەم ئەندامان هەیە لە هەرێمی کوردستانە هەڵساون بەدانانی سنووقی خێرخوازی بۆ خۆیان بۆ ئەوی بتوانن جەژن بکەن لە ماڵەکانیانە. ئەم حکوومەتە باکی نییە، نە بەیاننامەیەکی هەیە، نە قسەیەکی هەیە. بەڕاستی جێگەی تێڕامانە، جێگەی لە سەروەستانە، جێگەی داخە، جێگەی ئەسەفە. بۆیە بەڕاستی ئەتوانین بڵێن ئەمە حاڵەتێکە ئەمڕۆ کە ئەیبینین شێوەیە کە بەڕاستی هاوشێوەی نییە. باش، مادام ئەم نیگەرانیە لە ماوەسە ئەنوەرە بینم، بۆچی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان تاوەکوی ئێستا کە بە چاوی خۆیان ئەیبینن هاوڵاتیەکانیان لەلایەن ئەم حکوومەتەوە ئەچەوسێنرێتەوە، بۆچی قبوڵ یەکەن؟ بەڕاستی من وەکو کۆمەڵی ئیسلامی قساکەم، ئێمە قبوڵمان نەکردووە و بەڕاستی کە لەگەڵ ئەم حکوومەتە شاماوینەتەوە تا ئێستا حەزمان نەکردووە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە بگاتە نقطەی کۆتایی و فەشەلهێنانی کۆتایی و حەزمان نەکردووە یەسێکی بێهیوابوونێک لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دروست بووە ئەم بێهیواییە قوڵکەینەوە. بەڵام قسەشمان بووە و ئاخر قسەش دیارە ئەمڕۆ جەنابتان بڵاوتان کردوتەوە ڕاگەیاندەکان بە گشتی کۆمەڵی ئیسلامی جارێکی تریش وەکو مەرحەلەی پێشوو لە کۆبوونەوەیکی تایبەتی ئەنجومەنی سەرکردایەتیە دیراسەی مانەوەی لەم حکوومەتا کرد. ئێستش ئەم بابەتە لە ژێر باس و لێکۆڵێنەوەیە ئایا ئەمە بارودۆخی هەرێمی کوردستان بێ و ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان بێ، حکوومەتێکی بێباک، حکوومەتێکی بێنیاز لە خەڵک، حکوومەتێکی ناشەفاف، حکوومەتێک کە بە بەرچاوی خۆیەوە دزی ئەکرێ و سەرۆت و سامانی ئەم وڵاتە بە تاڵانە برێ. ئایا ئەمە حکوومەتە میزداقیەتی ماوە و ئایا ئەم حکوومەتە هی ئەوەیە تۆ لەگەڵیا بمێنیتەوە و ڕسمیەت و شەرعەتی بەردەوام بێت؟ بەڵێ ئێمە دیراسەیەم بابەتە ئەەکەین و لەگەڵ کەوادرەکانی خۆمانە و لەگەڵ ئەو نوێنەرە سەربەرزانەی خۆمانە کە لە حکوومەتا بەشدار بوون تا ئێستا کە بە شایەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو ئەندام و دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی وێنەی جوانیان پێشکەش کرد، خزمەتی گەورەیان پێشکەش کرد. بەڵام بەداخەوە شەبقێکی گەورە لەم حکوومەتایە بەو بە چەند هەنگایەکی مەحدود و دیاریکراوی چەند کادرێکی دڵسۆز لە حکوومەتە ئەو شەبقانە بەری پێناژیرێ. بۆیە بەڕاستی ئێمە دیراسەی و حاڵەتەکەین، بەڵام بە شێوەیەکی مۆزوعی دوور لە ئینفعال بە شێوەیە کە چی لە مەسلحەت و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ ئێمە بۆ شێوەیە هەنگاو باش. ماوەسانوەر باز لە ڕای کۆمەڵی ئیسلامی لێتە پرسم کە ئەتانەوێت چۆن بکشێنەوە و ئەتانەوێت دوا بڕیار چۆن بڕیار لە مانەوەتان بدەن لەم حکوومەتەیە. بەڵام ئەمەوێ وەکو پرسیارێکی گشتگیر سەبارەت بەم حکوومەتە، ینی حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتی بنکەفراوان ناوزەند کرا لە سەرەتای دامەزراندنیەوە، بۆچی بەم شێوازە کە زۆربەی پەرلەمانتاران چاودێرانی سیاسی بازەوەکەن ئەم قەیرانە لە بنەڕەتە نییە، بەڵام دروستکراوە لەلایەن لایەنێکەوە، بۆ ئەبێ ئەم لایەنە وا لە هاونیشتیمانیەکانی خۆی بکات؟ وڵابێ و پرسیارە لەو لایەنە بکرێ و بێ بەڕاستی حکوومەت کە ئێستا پێکهاتەیەکە لە چەند لایەنێکی سیاسی ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم حکوومەتە ئەناسن و ئەم حکوومەتە ئیعلانی بەرنامەیەکی بۆ خۆی کرد لە سەرەتای ڕاگەیاندنی کابینەکەیە
کە کۆمەڵی هەنگاوی ئەنێ ئێستا دژی ئەو خاڵانە هەمووی هەنگاوەنێ و ئەو خاڵانە بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچیان نەبینی بە چاوی سەر بەڵکو عکسەکەیان بینی ئەمما بێ لەم حکوومەتە بپرسرێ پاشان ئێمە بەڕاستی قسەمان لەسەرەوەیە حکوومەتێک کە ئێستا ئیدارەی ئەموری وڵا دەکا بە حسابی خۆی هەموو فەرمانبەرانی خۆی فەقیر کرد هەموو فەرمانبەرانی خۆی وا لێ کردو ئێستا هەمووی زەکاتی پێشێ هەمووی ئەبێ خەریکی شوکاری تر بێ و سیستمی دەوام لە هەموو سیستمی حکوومەتی هەرێم و لە هەموو دایرەکانی حکوومەتی هەرێمە هەمووی کەم بۆتەوە لە هەفتەیەکە فەرمانبەر لە جیاتی 6 ڕۆژ 3 ڕۆژ داوامەکە هەر ئەم حکوومەتە باکی نییە بەڵکو ئێستا حکوومەت لە ترسی ئەوەی ناڕەزایی قوتابیان و مامۆستایان کە هەردووکی ئێستەیەکی گرتۆتەوە بۆ پرۆسی خوێندنی ئەمساڵ بۆ ئەوەی ئەمە دوور خاتەوە کردنەوەی دەوامی ڕسمیشی دواخستووە بەڕاستی من سەیرم لێ یانێم حکوومەتە لە دوای بەدوای چارەسەر ئابگەڕێ ڕائکا لە مشکلەکان وازانێ بەوە حەلە بێ بەڕاستی درێژەتان بە بارودۆخە جێگەی پرسیارە و ئەو لایەنەشی کە خۆی بە لایەنی یەکەمە زانێ و خۆی بەوە ئەزانێ کە ئەو ئەمڕۆ ئەموری کوردستانە ما بڕێوە ئەمەی بە دەرەجەی یەک ئەم واقع ڕوبەڕووی ئەوە بێتەوە بۆیە بێ بوەستێ لەسەرم حاڵەتە و بزانێ تووڕەیی خەڵک خەریکە ئەگاتە چڵۆپۆپە و بەڕاستی خەڵک بێزارە و خەڵک ئەمڕۆ بەیانی عارفەیە دوو بەیانی جەژنە چەندین ماڵ لەم هەرێمی کوردستانە نقلی جەژنیان نیە بیکڕن بۆیە منم قساناکەم ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو لایەنێکی سیاسی هاوشانی ئەو هاوڵاتیانە هەژارانەی هەرێمی کوردستانین ئەندامەکانی ئێمە لەو ڕیزانن لە ئاسی سەرەوە بۆ خوارەوەمان خەڵکێکین ئەوە نییە هاتبین لەسەر سەرۆت و سامانی ئەم وڵاتە خۆمان دروست کردبێ یان باش هاتبین سەرۆت و سامانی ئەم وڵاتە بەهە دەربین لە ئەسنای قسەکان تەماوە سانوەر باس لەوە کرد کە ئێمە بۆیە تاوەکوی ئێستا نەکشاوینێتەوە نەمانویستووە کە قەیرانەکانی ناو هەرێمی کوردستانەوەنەی تر تۆخ بکەینەوە بەڵام خەڵک و هاونیشتیمانیانی ئەم وڵاتە بە ئامادەبوونی دوو وەزیری ئێوە کە تەنها ڕۆڵی وەزارەتیشتان پێ نەدراوە تەنها دوو وەزیرتان هەیە و ئەو ڕۆڵی کە ئیتیفاقتان لەگەڵ کردبوو لەگەڵ لایەنی پەیوەندیدار ئەو ڕۆڵەتان پێ نەدراوە چ ئازارێک لە خەڵکی کەمەکاتەوە و چ سوودێک بۆ خەڵکی هەیە کە ئێوە هەر ئامادەگیتان هەبێت لە ناو ئەم حکوومەتەیە لە کاتێکدا دوا ڕۆژیش بۆی هەیە ئێوە تۆمەتبار بکرێن بەوەی کە شەریک بوون لە ناو ئەم حکوومەتەیە کە ئاوا تۆمەتبارەکرێت بەڵێ من باسم کرد وتم ئەم حکوومەتە کۆمەڵێک گەندەڵی گەورە و کۆمەڵێک فەزاحەتی گەورە لە حکوومەتە لە ڕووی گەندەڵی و دزی و ناشەفافێتەوە ڕوەدا و دیارە لە ڕێی پەلەمانتارەکانەوە بەتایبەتی پەلەمانتارە بیۆرەکانەوە هەمووی ئەعلان کراوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بەڕاستی ئەمە ینی بێهیوای کردوین بێهیوای کردوین لەوەی هەنگاوی چاکسازی لە وڵاتە بنرێ بۆیە ئێمە بەڕاستی وەکو شعور بە مەسئولیت دیارە حزابی سیاسی لە هەرێمی کوردستانە پێویستە لەنگەری وەزعی سیاسی ڕاگرن هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەقیانە هەموو گرەیشان هەبێ و پێویستە هەر پرۆژەیەک و هەر هەنگاوێک ئەنرێ هەم حیزبە سیاسەکان و ئەم حکوومەت دەبێت لە بەرژەوەندی هاوڵاتیان هەبێ هاوڵاتی ئەمڕۆ هاواری و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی دڵسۆزترین هاوڵاتین ئەمڕۆ لەسەر زەویە لە هەموو دنیا سەیریکەی کە چەندێک بە تەنگ وڵاتی خۆیانەوەن بە تەنگ ئاشتی وڵاتی خۆیانەوەن بە تەنگ حکوومەتی خۆیانەوەن چەندێک سەبریان گرتووەم هاوڵاتیانە لە ساڵی 2004ەوە ئەزمە لەسەر ئەزمە لەم وڵاتە کەڵەکە ئەکرێ و باجەکەشی هاوڵاتیدا هەموو دەقەیەک هاوڵاتی باجەدا و مشکلە و گرفتی زیاتری بۆ دروستەکرێت بەڵام ئەم هاوڵاتیان هەر ئومێدیان هەیە هەر داوای چاکسازیەکەن هەر قسەکانیان بە شێوەیەکی ئیجابی ئاراسی ئەم دەسەڵاتدارانە کردووە بەڵام ئێستا ئایا ئەگەر ئەم دەسەڵاتە گوێی نەبێ و نەبیستێ و بەدەم ئەم داواکاریەوە نەچێەوە هەنگاوی چاکسازی دەنێ بەڕاستی کاتیەوەیە تۆ قسەت هەبێ و هەڵوێستت هەبێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو باسم کرد بەشداریمان مەبەستی سەرەکیمان لەوە وەکە حکوومەتێکی بنکە فراوان هەبێت لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی خزمەتی تیا بکەین و بۆی بتوانین لەم هەرێمی کوردستانە هەموو لایەنە سیاسیەکان بە یەکەوە بە شێوەیەکی تەبایانە بتوانین خزمەت بکەین و پرۆسەی ململانێ و سراع و ینی دژایەتی یەکتری ڕاگرین ئەمە ئامانجێکمان بووە و ئێستش کە بەشداریمان کردووە لە هەر
قۆناغێک یا لە هەر سێکتەرێ لەو سێکتەرانەی حکوومەتە بەشدار بووین خۆشبەختانە کادرانی کۆمەڵی ئیسلامی ئەو بەڕێزانەی بەشداریان کردوە لە وەزارەتەکانەوە تا خوارەوە جێگەی فەخرن جێگەی شانازین و خزمەتیان کردووە بەڵام ئێمەش منیش تەییدی قسەکەی جەناب دەکەم کە تەنها لە چەند سێکتەرێکی معەنەوە ناتوانانی چاکسازی لەم حکوومەتا بکەی بە شێوەیەک کە لە جێی تموحی هاوڵاتیانی کوردستانەیە بۆ ئێمە لێرە وەستاوین و بەڕاستی کادرانی خۆمان و ئەندامانی خۆمان و بەشدا ئەو برا و خوشکانەمان کە بەشدارن لە کابینەی حکومی و لە ئاسە جیاجەکانی حکوومەتە گفتوگویان لەگەڵێکین و قسە ئەەکەین کە گەیشتینەوە قەناعەتی کە بەڕاستی بێهودەیە مانەوە لە حکوومەتە و کاتە کۆمەڵی ئیسلامی یعنی ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی تاوەکو ئێستا نەگەیشتونەتە قەناعەتی کولی کە لەم حکوومەتەیە دەبێ بکشێنەوە نەخێرێ هێشتا بڕیارمان نەداوە بۆچی بۆ لەبەرەوەی ئەم بابەتە بابەتێکی هەستیارە و ئەمە بابەتێکی چارەنووسازە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستانێمە وەکو حزب کاتەوە پەیڕەوی خۆمانمان هەیە پەیڕەوی خۆمان هەم چوونە نا حکومەتمان بە پێی پێڕە و کارنامەی خۆمان بووە هەم هاتە دەرۆشمان بە هەمان شێوەیە میکانیزمەکە شێوەیە بێ ئێمە ڕاوێژەگەڵ کادرانی خۆمان بکەین بەڵام ئێوە گلەیتان لە بەشداریتان لە حکوومەتە هەیە گلەیتان لە حکومڕانێتی لەم حکوومەتەیە هەیە ئومێدیشتان پێی نەماوە بۆچی تا ئێستا نەگەشتن ئەڵێن ئێمە یەکسەر یعلان ئێسا و گلەیەڵامی کە من بە جەنابتانم باس کرد بۆ بینەرانی خۆشەویستم باس کرد ئەمانە گلەی جددین و ئێمە وەکو حیزبی سیاسیشم گلەیەنانمە هەیە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئەم گلەیانیان هەیە ئەمە بەرچاون بەڵام هەر یەکسەر گلەی یەکە بوو تۆ هەڵوێسی لەسەر بنوێری ئەوەش ناکرێ زۆرانێ وەکو باسم کرد کارنامەی خۆمانمان هەیە کارنامەی حیزبی خۆمان پێمانەڵێ ئەم هەنگاوانە ئەبێ بە تەئەنی بدرێ واتە بە دیراسەوە بدرێ بە لێکدانەوەی تەواوە و حەقی خۆی بینێ بۆیە کادرانی خۆمان ئەندامانی خۆمان لەم ڕۆ قسەی خۆیانەکەن و کۆبوونەوەیان لەگەڵەکەین گەیشتینە بڕیاری پێویست دیارە بڕیارە گەرێتەوە بۆ زۆرینەی ئەو خەڵکی کە کۆ بێت ماسانۆر هیچ کاتم نەوە بەڵام بە یەک دێر وەڵام بیتەوەم پرسیارە بە گرنگە زانم سپاس دەکەم بەڕێزت وەکو ئەندامێکی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ڕاچیە سەبارەت بەمانەوە یاخود کشانەوە لە حکوومەتدا من وەک خۆم لەگەڵەوەم ئەم حکوومەتە هیچ هیوایەکی پێوە نەماوە بۆیە بە زووترین کات لی بشینەوە باشترین سوودە و باشترین دەعمە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و باشترین پەیامی شەوی گەینی بۆ حکوومەتە کە تا ئێرە گەندەڵی هەناوە ئیتر بەسە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە سوودەکانمان لە شاری سێمانیەوە وەڵامی پرسیارەکانت یامەوە زۆر سپاس زۆر سپاس